لە وەرزی زستاندا باڵندە کۆچەریەکان دەست بە گەیشتن بۆ ناوچە ئاویەکان لە هەرێمی کەشمیری ژێر دەسەڵاتی هیندستان دەکەن. بەڵام ئەمساڵ چاودێرانی باڵندە و زانایانی باڵندە دەڵێن ژمارەی باڵندەکان زۆر کەمترن بە بەراورد بە ساڵانی پێشووتر. ئەم ساڵ ژمارەیەکی کەمتر لە باڵندەکان گەیشتنۆتە ئێرە. هیوا خوازم کە ئەم دۆخە باش ببێت، ژمارەیەکی باشمان لە باڵندە لە داهاتوودا هەبێت. ئەمە دووەم سەردانمە بۆ ناوچە ئاویەکان و دڵخۆش مەکات. پسپۆڕانی هاوشێوەی عرفان جیلانی زانای باڵندە دەڵێت ڕەنگە جەنگ لە ئۆکرانیا کە دوورە لێمانەوە کۆچکردنی باڵندەکان لە ئەوروپاوە بۆ ناوچە ئاویەکان لە کەشمیر تێک بدات. During the course of their migration in flyways, we can see that a lot of things that impact them. کاتێ باڵندەکان کۆچ بۆ کەشمیر دەکەن چەندان شت کاریگەری دەکات سەریان. ئەگەر شوێنەکانی حەوانەوەی ئەو باڵندانە بەهۆی بنیادنانەوە یان هۆکارەکانی دیکەوە تێکچوو بن، ئەو باڵندەکان هەوڵ دەدەن ڕێڕەوی گەشتەکانیان بۆ دوامەنزڵگە بگۆڕن. هەندێک لە باڵندە لاوازەکان ناگەنە شوێنی زستانیان و دەبنن. هاوکات هەندێک باڵندە ڕێگەی دوورتر هەڵەبژێرن و درەنگتر دەگەنە جێ یان شوێنی نوێ دەدۆزنەوە بۆ ئەوەی وەرزی زستانی تێدا بەسە برن. وەک نەریتێک لە وەرزی زستاندا زیاتر لە 1 ملیۆن باڵندەی کۆچبەر بە پۆل دەگەنە ئێرە، بەڵام ئەم ساڵ بەو جۆرە نییە. تێبینی ئەومان کردووە کە ژمارەی باڵندەکان بە ئەندازەی ساڵانی ڕابردوو زۆر نییە. ڕەنگە ئەوەش بەهۆی ڕووداوەکانی نێودەوڵەتیەوە بێت و دەشێت هۆکارەکەشی بەهۆی جەنگەوە بێت. بەڵام پێویستە ئەوە بە قوڵی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت لەبەر ئەوەی ڕەنگە هۆکاری دیکەش هەبن. باڵندە هەستی بیستنیان هەستیارە و شارەزایان دەڵێن دەشێت هاژوهوژی جەنگ لە ئۆکرانیا ببێتە مای ئەوەی باڵندەکان شێوازی فرینیان بگۆڕن. بۆ بیلال حوسین لە سرینیگار، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.